تەنها سێ ڕۆژماوە یاریەکانی کۆمەڵەی کوردستانی جامی کۆماری عێراق بۆ هەڵبژاردەی پارێزگاکان دەست پێ بکات. هەڵبژاردەی هەولێر تازە بەخۆی کەوتۆتەوە و تیپێکی پێکەیناوە بۆ پۆڵاوانتیەکە. عەبدولقادر حوسێن ڕاهێنەرە و ئەبوبەکر ئەنوەر و ڕێناز ئیسماعیل یاریدەدەرینە. شاخەوان عارف ڕاهێنەری توانای دەستەیە و فاخیر عەلیش ڕاهێنەری گۆڵپارێزان. هەرچەندە کاتەکە کەمە بەڵام ئینشاڵڵا شتێکی باش دەکەین شایستەبی بە ناوی هەولێر. یاریزانەکانی یانە هەولێر هیچیان نهاتن. خۆش هۆکارەکانی دەتوان بڵێم هەتا حەدێکی معقولە لەبەرەوەی مادینە و ساڵێکی درێژیان بەڕێ کردیا. کۆمەڵە یاریزانێک کەشمان هەبوو ئەوانیش لەلایەنەی ناو خوڵ بن. بەڵام ئەو یاریزانان ئێستا هاتیینە دەتوان بڵێم سەرجەمیان یاریزانی زۆر ئاس بەرزن. کۆمەڵەکیان لە خولی عێراق نایابوو لە کاین یاری دەکەن، کۆمەڵەکی لە باشترینەکانی خولی کوردستانن. بەهەرحاڵ تیپەکی باش دەبی ئینشاڵڵا تیپەکی دەبی شایستەی ناوی هەولێر بی. تا ئێستا دەتوانم بڵێم هێشتا لە دەستنیشانکردنی یاریزانەکانی بەتەواوی یەکلایی نەبووەوە. تیپەکە ماوەیەکی کورتی بۆ ئامادەکاری لە پێشە. یاریزانان یانەی هەولێر و چەند یاریزانێکی دیکەش ناتوانن لەگەڵ تیپەکە بەشدار بن. لیستی کۆتایی هەڵبژاردەکە تەواو نەکراوە و ئەگەری ئاڵوگۆڕی یاخود زیادکردنی یاریزانی تێدایە. یاریزانان دڵخۆشن بە پۆشینی درێسی پارێزگاکەیان. پێیان وایە ئەمە نابێتە بیان و داوای پشوو بکەن چونکە پارێزگاری لە توانای جەستەیان دەکات. بڵێ ئەوە کێشەیە کە ئەمە مەسەن ماوەی زۆر کەم لە پێشتا ینی بەوە ڕناگەی جوت گۆڵێک بکەی یەکسەر دەچێناو بتوڵەکە دەکرا ینی مەسەەن کار ئاسانێک بکرا بە مەسەن یان خولی عێراقی جامەکەی و خولەکەی زووتر تەوا بەلەوەی کە عدادەکی باشمان بکرد بە زیدی تازە کەتینە ناو ئەمری واقع وەکو بتوڵەکەش بەڕاستی مایە گرنگی پێدانە کو ساڵانی زوو مەسەن بتوڵی بەغداد الخەیڕێ هەبوو ئوم المحارەکە بووە ئەوەش لە ساڵی هەشتاکان هەبووە. دووبارە لەوەیە کە یاریزان لە ڕێگەی و بتوڵێەوە پارێزگاری لە توانای جەستەی خۆ بکە هەمیش خڕبوونەوەیەکی جوانە. پێشموانی ئەوە ببتە بەهانە یاریزان داوای پشوو بکات چونکە تو لە کۆی دنیاە یاریزان کە خولەکەی تەواو دەبی یەکسەر ناچی مانگەک دوو مانگدانیشی لە ماڵی و هیچ تەمرینەک و هیچ مەشقەچینەکە 2000 جەمان لێ دەبی پاڵەوانتێکی چاریانەی هەیە لە فلان وڵاتیان پاڵەوانتێکی دۆستانە دروست دەکرێت و لە پێناوی کە پارێزگاری بکەن دەی ئەوە خۆ ئەو بتوڵێش بە هەمان شێوە ینی هەر پارێزگاریەکی باشە لە ئاستی یاریزانەکان و لە توانای جەستەیە. بەڕاستی ئێمە لە چاو تیپەکانیتە زۆر تاخیر دەستمان بە ئامادەکاریەکان کرد. هەر دوونێ ئەوڕۆ مەشقمان کردووە و هەڵبژاردننی یاریزانیش بۆ هەڵبژاردەی هەولێر بەڕاستی ینی شەرەفێکی گەورەیە لە ژێر ناوی هەولێر بتوانی خزمەت بە هەم هەڵبژاردەکە هەم بە ناوی هەولێر بکەیت. یاریەکانی کۆمەڵی کوردستان لە جامی کۆماری عێراق بۆ هەڵبژاردەی پارێزگاکان بە بەشداری هەولێر و سلێمانی و کەرکووک و دوهۆک بەڕێوە دەچێت. ڕۆژی هەینی یاریەکانی هەفتەی یەکەمە هەولێر دەبێتە میوانی دۆک هەر تیپێک سێ یاری ئەنجام دەدات. لە کۆتایی لەم کۆمەڵەیە دوو تیپ دەگات تا قۆناغی داهاتوو. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.